ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان بڕیارەکەی پەرلەمانی عێراق بۆ هەژمارکردنەوەی لە سەدادەی دەنگەکان بەدەست لایەنە سیاسیەکانی کردووە بە دووبەرەوە هەرچی لایەنە دەنگ دزراوەکانە پێشوازی لە بڕیارەکە دەکەن و ئەوانش کە تەزویریان ئەنجامداوە پێیانوایان بڕیارە پرۆسەی سیاسی عێراق ئاڵۆز دەکات بە میێندەرێک لە بەڕێزان ساڵح ژازڵەیی جێگیری سەرۆکی جیڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان لە ستۆدیۆی سەرەکی لە شاری ڕانی شۆڕزگار قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. مامۆستایانی زانکۆ و چاودێرانی سیاسی بڕیارەکانی پەرلەمانی عێراق بۆ پێداچوونەوە بە ئەنجامی هەڵبژاردنەکان و گێڕانەوەی دەنگە دزراوەکانی لایەنەکان با گرنگ دەزانن. بەرپرسی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامیش پێی وایە بڕیارەکانی پەرلەمان کەیسی ساختەکاری هەڵبژاردنەکانی لە کەیسێکی سیاسیەوە گواستەوە بۆ چوارچێوەیەکی یاسایی و گێڕانەوەی دەنگەکانیش دەخاتە ئەستۆی دامەزراوە دادوەریە نیشتیمانیەکان. و ئەمە چۆڵی بردنە پێشووی هەنگاویشتی یاخود هەنگای هەنگاوێک کەسێکا باتە پێشتر کە لە هەنگاوی یاخود لە قۆناغی یاسایی و سیاسی و دەباتە قۆناغی یاسایی و دامەزراوەی کە کۆمەڵە دامەزراوی گرنگی عێراقاتن سەر خەت و ئەکاتە پرسێکی قەزایی کە ئەمە ئەومان بۆ ڕوونەکاتەوە کە کۆبوونەوەی زۆرینەی پەرلەمان لە زۆرینەی ئەندامانی پەرلەمان ئەومان پێ دەڵێت کە ئەم پرسە لە گومان دەرچووە و بۆتە پرسێکی یەقین و زۆرینەی پەرلەمانی عێراق پێی وایە کە تەزویر کارێک کراوە کە کارێک حاشاڵ نەگرە بۆی ئەمە و بەتایبەتی کە هەنێک دەنگ ڕەت کراوەتەوە هەڵۆشێنراوەتەوە ئەمە هەنگاوێکە کە بە ئاڕاستی گۆڕانکاری و ئەو ئومێدمان پێ بەخشێت کە لە ئایندەیەکی نزیکدا ئومێدێک کە گۆڕانکاری لە بەگیرانەوەی دەنگە دزراوەکانی خەڵک بێتە ئارەوە. پەرلەمانی عێراق بڕیاریدا ئەنجامی دەنگدانی ئاوارەکان و دەنگدانی دەرەوەی وڵات هەڵبۆشێنێتەوە و لە سەدادەی کۆی دەنگەکانی هەموو پارێزگاکانیش بەدەست هەژمار بکرێتەوە. ئەوەش پرسیاری لای چاودێرانی سیاسی دروست کردووە کە دەبێت ئەو هەڵبژاردنە چمانایەکی هەبێت لە کاتێکدا با زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمان بڕیار لەسەر هەڵوەشاندنەوە یاخود دووبارە هەژمارکردنەوەی لەسەر بدرێت. ئەم بۆ چونانی کە لە پەرلەمانی عێراق دەرچوە تەنها بڵێ پێشنیاریشە ئێشتا هەر زۆرە ئێشتا هەر زۆر و کاریگەری خۆی دەبێت کە بە دڵنیاییەوە بە تایبەتی ئەوەی کە لەسەر کوردستانە دەرکەوت کە هەموو لایەنەکانە زان خوان لێ بێدەن کردووە کە لە هەرێمی کوردستان تەزویرێکی گەورە کراوە و کاری ساختەکاری کراوە و ئەگەریشی زۆرە کە دوای دەرکەوتنی ئەم خروقاتانی دوای وەرگرتنەوەی ئەو پیدیفانەی کە وەرگیراوە ئێستا لە کۆمیسیۆن و ئەکرێتەوە بە تەعنە درێتوانێت ئەگەری هەیە ئەگەر ئەوەی محکەمەی یاخود ئەوەی بڵێن کە پەرلەمان حەقی ئەو محکەمەی نیە یاخۆ ئەو دادوەریە نییە کە نەتیجەی هەڵبژاردن هەڵوەشێنێتوانێ محکەمە بە دڵنیایە هەڵوەشێنێتەوە چکە دەستی وەردان و کاری ساختەکاری بە دەرەجەیەکە کە ئیتر قابلی قبوڵ نییە. با بڕوای مامۆسایانی زانکۆ و چاودێرانی سیاسی بڕیارەکانی پەرلەمانی عێراق پاڵپشت بە تێبینیەکانی نەتەوەی گوتوەکان و دانپێدانانی خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و زۆربەی قەوارە سیاسیەکانی عێراق لەسەر ساختەکاریەکان کاریگەری دەبێت لەسەر گێڕانەوەی بەشێک لە دەنگە دزراوەکانی لایەنەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا بەو پێی لە پارێزگاکانی هەرێم با کەرکووکیشەوە ساختەکاریەکی لە ڕادە بەدەر ئەنجام دراوە. ئێحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا ساڵح بە خێر بێنەگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس لەو بکەین بۆچی بڕیارەکەی پەرلەمانی عێراق کە دوو بڕیاری دەرکردووە بڕیاری جیاکردنەوەی لە سەدادەی دەنگەکان بە دەست و واڵۆشانەوەی دەنگدانی دەرەوە لایەنە سیاسیەکانی کردووە بە دوو باشەوە. دیارە لایەنە سیاسەکان دوو بەشن بەشێکیان ئەوانن کە تەزویریان کردووە بەشێکیشیان ئەوانن کە دەنگەکانیان دزراوە ئەوانەی کە دەنجی خەڵکیان بردووە تەزویریان کردووە بە دڵنیاییەوە پێیان ناخۆشە چونکە پەنابردن بۆ تەزویر یعنی ئەوەیە کە تۆ بڕوات بە پرۆسەی سیاسی و دەستکردنی دەسەڵات نییە پەنابردن بۆ تەزویر یعنی تۆ ئەتەوێ بە زۆری زۆرداریە لە دەسەڵاتە بمێنێەوە چیت بوێ بکەی ئەوە معنایەتی ئێستا کە ئەوان تەزویریان کردووە بە ئاشکرا تەزویرەکە بە شێوەیەکە کە کەس ناتوانێت حاشای لێ بکات
لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی هەموو عێراق کە ئەوە دەرکەوتووە کە تەزویر کراوە. ئێستا کە پەرلەمان گەیشتۆتە ئەو ئاستەی کە ناچار بکرێ وەکو ناچاری لەبەر ژێرزەختە کە ئەو بڕیاری داوە دیارە ئەو لایەنانەی کە لەما بەرژەوەندیان هەیە تەزویریان کردووە دەنجی خەڵکیان دزیوە بە دڵنیاییەوە پێیان ناخۆشە ئەوە بە ناحەقی دەزانن وەکەوەی بڵێ من دێ ماڵەکەت ئەدزم بەڵام تۆ ئەگەر بێتە وەڵام ئەنجامی خراپ دەبێ ینی لە خۆیدا ینی ئەتکوژم ئەمەی کە ئەوان دێڵێن دەڵێ ئەگەر بێت و ئەو دەنگانە ئەژمار بکریا پرۆسەی سیاسی ئەو هەڵبژاردنەی لەغا بکرێتەوە ئەنجامی خراپ دەبێ ینی بەڕاستی و هەڕەشەی خۆی لە خۆیدا هەڕەشەی ینی ئەنجینە بۆ ئەنجامی خراپ دەبێت تۆ ئەگەر بڕات بە دەسا و دەستکردنی دەسەڵات هەیە ئەگەر ڕازەکەی تۆ دزین نەکردووە سنووخە بە ئەژمار بکرێتەوە کەواتە تۆ ئەوە نیشانەی ئەوەیە کە تۆ غەشت کردووە دیارە کە ئەو ئاشکرا دەبێت بۆ خەڵک ئیتر ئەوانەی دەنجیان دەزراوە حەقی خۆیان دەدرێتەوە ئەوانش کە دەنجی زیادراوە بە خەڵک ئەوانە دیارە بەس مەوەساوی کە بۆ نمونە بینیمان لە دوێنێ لە پەرلەمانی عێراق کە 160 پەرلەمانتار بەشدار بوون و لەو ڕێژش تەنها چواردەی کورد بووە ئەمە بێزبوونی ئەو بەرەیە کە دژی تەزویرە دژی ساختەکردنی دەنگی خەڵکە پێ دوایە بێزبوونێکی باشە لە ئاستی عێراق زۆر باشە ئەگەر سەیری بکەی پەرلەمانتارەکانی یەکێتی و پارتی نەچوونە ناو هۆڵی پەرلەمانەوە بۆ ناچن چونکەوە لە بەرژەوەندی ئەوان نیە ئەگەر لە بەرژەوەندی ئەوان بووایە ئەچوون مەڵام مەسا چونکە لە بەرژەوەندی ئەوانێ نەچوون و بەڕاستی ئەم پەرلەمانی عێراق ئەگەر ئەمە بکاوە ئەمە بگەینێتە ئەنجام یاعتیبارێکی زۆر گەورە بۆ خۆی دەژێڕێتەوە یعنی بەڕاستی بە حەقەت دەتوانێت پێ بڵێ پەرلەمان چونکە ئەو ساختەکاری کە کراوە ئەگەر ئەمە چاوپۆشی لێ بکرێ بەڕاستی خەڵک لەمەولا ئومێدی بە هەڵبژاردن نامێنێ و ئەم دەسەڵاتە ئەم حیزبانە بۆیە هەموو جارێ ئەم تەزویرە دەکەن بۆی وا لە خەڵکن بڵێن جا ئێمە بچین بۆ دەنگدان یان نەچین بۆ دەنگدان خۆ هەروەکو یەکە کەواتە بۆ دەچین بۆ دەنگدان هەموو خەڵک کەسێکیش کە ئەگەر لە ناخیا دژی پارتی بێ یان یەکێتی بێ ئەگەر دەنگ بۆ ئەو دوو لایەنە یعنی لە دژی ئەو دوو لایەنە نەچێ بۆ دەنگدان خۆی بە ناڕاستە خۆوەکووا دەنجی بۆ ئەوان داوە یعنی بەحساب لە دژی ئەوان ناچێت بۆ دەنگدان بەڵام لەلایەکی ترەوە دەنجی بۆ ئەوان داوە لەبەرەوە ئەو بێئومێدیەی خەڵک مەترسیەکی زۆر گەورەیە بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان بۆ سەر ئایندەی پرۆسی سیاسی بۆ سەر ئایندەی دموکراتی لە هەرێمی کوردستان و پێویستە لەسەر حیزبە ئۆپۆزیسیۆنەکان کە ئێستا لە هاوپەیمانێکدا کۆبوونەوە زۆر بە چاچی ئیش لەسەر ئەم کارە بکەن و ئومێدێک بۆ خەڵک بجێرنەوە و هەوڵ بدەن بە هەر شێوەیە بێ ئەو دەنگە دەزراوانە بۆ خەڵک بجێرنەوە و وا لە خەڵک بکەن کە بێ ئومێد نەبن لە پرۆسی سیاسی و بەردەوام چن بۆ دەنگدان چونکە تاکە ڕێگا بۆ ئەوەی کە بتوانین ئەم دەسەڵاتە گەندەڵە لەناو بەرینەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان ئامادە بێ بچێت بۆ سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بەڵێ سوپاس دەکەم مامۆستاگە بچینە ڕانی لای مامۆستا ڕزگار مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سەبارەت بە و بڕیاری پەرلەمانی عێراق کە بڕیاری داوە لە سەدادەی دەنگەکان بەدەست ئەژمار بکرێنەوە ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی چۆن لەم بڕیارە دەڕوانن و تا چەند پێشوازی گەرم لەم بڕیاری پەرلەمانی عێراق دەکەن و پێتان وایە کاریگەری دەبێت؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاو و ڕێزمان هەیە بۆ ئێوەی بەڕێز و بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بە خێراتنی میوانە بەڕێزەکەتان دەکەین. گومان لەوە دانیە ئەو بڕیارەی ئەنجمەنی نوێنەرانی عێراق کە دەری کرد کە خۆی لە چوار قۆناغدا دەبینێتەوە ئەوە لانی کەمی بەدەمەوە هاتنی خواستی کۆی ئەو هێزوو لایەنە سیاسیانە بوو کە لە گۆڕەپانی سیاسیدا وجودیان هەیە و بەشدار بوون لە پرۆسەی هەڵبژاردن و هەستیان کردبەوەیکەوە دەنگەکانیان دزراوە لەبەرەوە لای ئێمە شۆکو هێزێک لەو هێزانەیەکەوە بە ئاشکرا دەنگەکانمان براوە و یاری بە دەنگەکانمان کراوە بۆیە پێشوازیەکی گەرم لەو بڕیاری ئەنجمەنی نوێنەرانی عێراق دەکەین هیوادارین ئەم بڕیارە شتی تریشی بەدوادا بێت و هەمواری ئەو یاسایکەوە دەستی کۆمیسیۆنی بە شێوەیەکی ناڕاستەخۆ بەستبوو بۆ ئەوەیکەوە دەنگەکان بە دەستی هەژمار بکرێتەوە ئەوەشی بەدوادا بێت کە ئێستا بۆتە گرفتێک لە بەردەم ئەم پرۆسەیە. گومان لەوە دانیە کە ئەو هێزانەی کە بەرژەوەندیان لەوەدایە کە بە ساختەکاری
شکستی چەند ساڵی ڕابردووی خۆیان پەردەپۆش بکەن و لە هەمان کاتیشدا دەنگدەرانی هێزە نارەکانی دەسەڵات بێئومێد بکەن لە بەرامبەر وەها بڕیارێکدا هەڵوێستەی جددی خۆیان دەبێت بەڵام پێمان وایە کە پێویستە ئیرادەی حەق ئیرادەی گەڕانەوەی دەنجی دزراوی خەڵک سەرکەوێ و ئومێد بۆ خەڵکی بگەڕێتەوە. بەڵام پێتان وایە ئەم بڕیارانە زمینی جێبەجێکردنیان هەیە یاخود کاریگەریان نەبێت لەسەر ئەنجامی دەنگەکان ئەگەر بەدەست لە سەڵادەی دەنگەکان هەژمار بکرێتەوە کە پێشترێ وەکو چوار لایەن داوەتان لە کۆمیسیۆن کرد تەنانەت لە 105 جیا بکاتەوە بەڵام کۆمیسیۆن وەڵامی داواکاریەکەی ئەوەی نەدایەوە. سەبارە بە مەسەلەی وەڵامدانەوەی داواکاریەکەی ئەو هێزولانان لەلایەن کۆمیسیۆنەوە کۆمیسیۆن لە ڕاستیدا نیشانی پرسیاری خستە سەرخۆی بە وەڵام نەدانەوەی بەڵام ئەم هێزانە ناوەستن لە هەوڵ و تێکەوشانی مەدەنیانە و سیاسیانەی خۆیان لە ڕێگەی دامەزراوە یاساییەکان و دامەزراوە فەرمیەکانی ئەم وڵاتە هەوڵ بۆ جێڕانەوەی دەنگە دزراوەکانیان دەدرێت. گومان لەوەدانە طبعاً ئەم بڕیارە بە چوار قۆناغ ئەنجام دەدرێت وە بە تاکید دەرەنجامی باششی دەبێت. لە سەرەتادا لابردنی ئەو دەنگانەی کەوا لە دەرەوە دراونەوە دەنجی کەمپەکان ئەوانە ڕاستیدا کە تەزویرێکی ێجگار لە ڕادەبەدەریان تێدا کراوە ئەوە خۆی بۆ خۆی ئینجازێکی باشە و دەستکەوتێکی باشە. پاشانیش هەژمارکردنەوەی لە سەتادەی وێزگەکانی دەنگدان لە ڕێگەی دەستیەوە ئەوەش بۆ خۆی دەستکەوتێکە پاشان شتی تری بەدوادادێتە گەر بێت و ڕێژەی لە 125 دەنگەکان لە کۆی وێزگەکان وەکو ئەوە جیاواز بێ وەکلەوەی کە ئێستا کۆمیسیۆن داوێتە هێزولایەنە سیاسەکان ئەو کاتە بڕیاری تری بەدوادادێت کە دەبێت کۆی پرۆسەکە بە شێوەی ئەلکترۆنی ڕەت بکرێتەوە و هەژماری دەنگەکان بە شێوەی دەستی لە کۆی پارێزگاکانی بڵێن عێراقدا ئەنجام بدرێت. جێی خۆیەتی ئاگاداری ئەوەش بین کە پرۆسەی یەک لە بڵێن وەلانانی هەژماری ئەلکترۆنی لە کەرکووک و پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێسایەکێکە لەو قرارانەی کە پەرلەمان دەری کردووە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی زۆر باشە بێ ئەوەی پێویست کا بەوەی کە ڕێژەی لە سەتادەی وێزگەکان و سندوقەکانی دەنگدان هەژمار بکرێنەوە و تحقیقیان تێدا بکرێت. ئێستا هەرچێ پارێزگاکەی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگای کەرکووک بڕیاری پەرلەمانی عێراقی دەرچووە لەسەری کە دەبێت دەنگەکانیان لە ڕێگەی دەستەوە یەکلای بکرێتەوە. بەڵێ بەس پێ وایە ئەم بڕیارانە زمینی جێبجێکردنیان هەیە ئەم بڕیارانەی پەرلەمانی عێراق چونکە کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێناوانی کە تەزویریان کردووە بۆ نمونە لەسەر ئاستی کوردستان باز لەوە دەکەن کە ئەمە پرۆسەی سیاسی عێراق ئاڵۆزتر دەکات. پێ وایە دەتوانرێت جێبەجێ بکرێت ئەم بڕیارە؟ گومان لەوەدانە کە ئەو هێزانەی کە بڕیارەکان دەکردو کە ئێستا بڵێن پەرلەمان زۆرینەی ئەو هێزانن بەتایبەت ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەوانە لە هەوڵ و تەقەلای ئەوەدان کە زۆر بەجددی زمینە بسازێن بۆ جێبەجێکردنیشی چونکە ئێمە دامەزراوەیەکمان هەیە پێرەوتێ مفۆزی عولیا واتە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەمانە لە بەرامبەر قەرار و بڕیارەکانی ئەنجومەنی نوێنەراندا مولزمە بەڕاستی پێویستە قەرارەکانی ئەنجومەنی نوێنەران ملزیمە بۆی و پێویستە پێوی پابەند بێ. ڕاستە قەرارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ کۆی دام و دەستگاکان و بۆ جیهەتەکانی تر بە شێوەیەک ملزیم نییە بەڵام بۆ مفۆزیە ملزیمە. ئەگەر هاتوو مفۆزیە نهاتە ژێرباری ئەژمارکردنەوەی دەنگەکان لە ڕێگەی دەستەوە کاتە نیشانەی پرسیار زیاتر لە سەرخۆی دروستەکە ئەو هێزانەی کە ئەو داوایان خستۆتە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو کاتە هەنگاوی تر دەگرنە بەر بۆ هەمواکردنەوەی مادەی 38 یاسای هەڵبژاردنەکانی عێراقە باس لە هەژمارکردنی ئەلکترۆنی دەکرێت و ئەو کاتە هەژمارکردنی ئەلکترۆنی لا دەدرێت دەکرێت بە هەژمارکردنی دەستی. پاشانیش ئێمە ناوەندی ترمان بەدەستەوەی کە دەتوانین لە ڕێگەیانەوە هەوڵ بۆ چەسپاندن و بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە بدرێت. ئەگەر چی بەرهەڵەستیشێ ئێمە هەز دەکەین بەڵێ بەرهەڵستی ئەو هێزانێکەوە هێزە دەنگدزەکانیان ئەو هێزانێکەوە ساختەکاریان کردووە یان ئەو هێزانێک کە پێیان وایە
ئێستا براوەی حەقیقین یان براون لەو هەڵبژارنا ئێمە پێمان وایە کە ئەوان براوەی حەقیقی ئەم هەڵبژارانە بن پێویست بوو بەر لە هەموو هێزەکانی تردا کۆچیان لەوە کردباکە دەنگەکان بەدەستی هەژمار بکرێتەوە بۆ ئەوەی پاکوپۆختی هەڵبژارنەکە بسەلمێنرێت و سەرکەوتنەکەیان و ئەوەی کە ئەو برنەوەی کە بەدەستیان هێناوە خەڵک شایستەی برنەوەکەیان بۆ بسەلمێن بەڵام بەرهەڵستیکردنیان زیاتر ئەوە پرۆسەکە دەخاتە ژێرباری پرسیار کە بەڵێ پرۆسەکە بە ساختەکاری ئەنجام درراوە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ساڵح سەبارەت بە جیاکردنەوەی و لە سەڵاتدێ پێ دوایە نەتیجەکان بگۆڕەوەی کە پەرلەمانی عێراق بڕیار لەسەردا بۆ نمونە دەنگی بۆ نمونە و 4 لایەنی کە لێرە باز دوکەن دەنگەکانیان دزراوە گۆڕانکاری لە ژمارەی کورسیەکانیان بکات ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە بە دڵنیاییەوە گۆڕانکاری تێدا دەبێت چونکە تەزویرەکە بە شێوەیە کراوەکە کەس بڕوای بەو تەزویرە نییە هیچ مانتێقی تێدا نییە لە 2013 یەکێتی نیشتمانی کوردستان لێرە چۆتە پرۆسی هەڵبژاردنەوە کاتە دکتۆر بەرهەم لەگەڵ ئەوان بووە گۆڕان یەکەم دەنجی هێناوە ئێستا دکتۆر بەرهەم لە یەکێتی جیابۆتەوە لانیکەم با بڵێن چارەژێکی خەڵکی راونێکیتی لەگەڵ دکتۆر بەرهەمە چۆن ئێستا دەکرێت بڵێن یەکێتی هەر یەکەمە لە سلەیمانیدا ئەمە وەکو مەتەڵ وایە دکتۆر بەرهەم بە هەموو پێوەرەکان دکتۆر بەرهەم بەقووەترە لە نەوەی نوێ چۆن ئەو 4 کورسی دێنێ ئەو 2 کورسی چ منتیقی تێدا یەکگرتووی ئیسلامی لە هەولێر دەنگێنێ یعنی لەبەر ئەوە شتێک ئەوەندە نامەنتیقیە هەموو کەسێک هەستی پێ دەکات لەبەر ئەوە ئەگەر ئەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە هەموو ڕێژەکە دەگۆڕێەوە ئەو کورسیانە ئەوەی کە بەرزدا لە تەزویرێکی ئەوان کردووە دەستکاری ناو سندوقەکانیشان نەکردە بێ ئەوان کە خوان تەزویریان ئەنجام داوە ئەوان تەزویرەکان کە کردووە بەهۆی ئەو جیهازانەوە کە دیارە جیهازی ئەلکترۆنیەوە کە چۆن لە مۆبایل و هەم لە ئەو شتانەدا ئێستا فێڵ دەکرێتەوە ئەوانە و جیهازانە کە کراون بەڕاستی کۆمیسیۆن مقاسیرە لەوەدا چونکە پاسوەردەکان کردانراوە بە شێوەیەک دانراوە بە ئاسانی کراوەتەوە و دەنگەکانیان بەش کردن کە تۆ سەیری بکەیت یەکێتی و پارتی جارە یەکێتی و پارتی بە هەردووچیان فێڵیان لە هەموو لایەنەکانی تر کردووە ئەو لە هەولێر ئەم لە سلەیمانی یەکێتی لێرە فێڵی لە پارتی کردو پارتی لەوێ فێڵی لە یەکێتی کردووە یەکێتی خۆی فێڵی لە ئەندام پەرلەمانەکانی خۆی کردووە هەندێک ئەندام پەرلەمانیان ویستویانە دەرچن دەنجی زۆریان داونێ هەندێکیشان کەواتە ئەم جیهازانە بە ویستی خۆیان هاتوون چۆنیان ویستۆ تەنزیمیان کردو خۆ مەسەلە کاغەزەکان نیکە لەناو ئەوەدا مەسەلەن لەوانەیە لە زۆر بنکە دەنجی لایەنێک زۆر ببێ دەنجی لایەنێک کەم بێ کە ویستویانە دەنگە زۆرەکان داوە بە لایەنە کەمەکان داوە بە زۆرەکە بەو شێوەیان لێکردو لەبەر ئەوە بە دڵنیاییەوە ئەگەر ئەمە بچێتە سەر و ئەو دەنگانە بەدەست ئەژمار بکرێنەوە گۆڕانکاریی گەورە دەوێت و کۆی پرۆسەکە دەکەوێتە ژێر پرسیارەوە و هەموو گزیەکان ئاشکرا دەبن بۆ خەڵک بەڵام ئێوە هیچ مەسەلەن زەمانەتێکی کرسکاریان نەکرابێت کە بەڕێز دەڵی بۆ گۆڕانکاری دروستەکە بە چی گۆڕانکاری ئەو سندوقانە مەسەلەن دەستکاری کرا ئەو سنووقانە وابزانم ئەگەر لە ساعت 10 سنووقەکان ئەژمار بکرێنەوە سلێمانی تقریبا 300 سنووقی بەردەکەوێت پێشوەخت 250 سنووقی ڕۆشتۆ بۆ بەغدا ئێمە داوامان کردووە کە ئەوە 250 سنووقە بخرێتە زمانی ئەو لە ساعتەوە نیوەکوبستنەوەی گۆڕان بە فەرمی داواتان کرد داوا کراوە داوایان لێ کردووە دەمێنێتەوە 85 سنووق ئەو 85 سنووقە بە دڵنیاییەوە ئەویش ئەگەر تێ شاکرابەیانی وەر ئەکرێ بڵین لەمانە شاگزی کراوە بەڵام لە هەمویان نەکراوە ئەگەر ئەو سنووقانە ئەو خۆی بەدەست ئەژمار بکرێتەوە بە دڵنیاییەوە بەشی ئەوە دەردەکەوێت کە هەموو کەس بزانێت ئەوە تەزویرە بەڵ بە سەبارەت بە کاردانەوەی و کە ئێستا بۆ ئەو لایەنە کاردانەوەیان وایە بۆ منە بەرپرسی باڵایی مەسەلەن پارتی هەیە بازەوەکە کامە پرۆسی سیاسی ئالۆز دەکاوەی کێوە داوای دەکەن ینی پێ دوایە پرۆسەکە ئالۆز دەکات ئەگەر سەرنج بدەین پێش ئەوەی ئەما بێتە پێشەوە کە پەرلەمانی عێراق داوایەوە کا لە ساعت دەی دەنگەکان ژمار بکرێ پارتی دەنجی کەمێ نابوو لە سلەیمانی وشار زێباری دەیگوت ئێمە ئامادەین زۆر احتیاجێ بەلامان کە سنووقەکان بەدەستە ژمار بکەینەوانێ و مەقسەدی سلەیمانی بوو بەڵام تەبعاً بەڕاستیان نەبوو ئێستا کە شتەکە بوو بە ئەمری واقع بوو بە حەقیقی ئێستاوان هاتوو چییە کە نێسان ئەڵێن ئەوە مەترسی گەورە دروستەکە بۆ مەترسی گەورە بۆ ئەمە مەترسی نییە
تۆ هاتووی دەنجی خەڵکی کوردستانت دزیوە پرۆسی سیاسی پەکخستووە وات کردووە کە خەڵکی کوردستان بڕوای بە هەڵبژاردن نەمێنێ بڕوای بە دەنگدان نەمێنێ بۆی ئەم دەسەڵاتە بەردەوام مافیا ئاسا هەرچی سەرۆت و سامانی ئەم وڵاتە بخوا بۆ خۆی ئەمەیان ڕاستە و شەرعیە بەڵام مەگەڵ خەڵک داوای حەقی خۆی بکەن هاشەرعێ لەبەرەوە خەڵک دەبێت داوای حەقی خۆی بکات دەبێت ئەم حیزب 4-5-6 لایەنە کە هاوپەیمانیشیان دروست کردووە زۆر بەجددی بچنە مەیدانەوە و سوور بن لەسەر جێرانەوەی دەنجی دزراوی هاوڵاتیان و هەموو ڕێگاکان بگرنە ڕێگای یاسایی ڕێگای قانونی ڕێگای کۆمەڵاتی حتا دوجار ئەگەر ئەمانە هیچی بە هیچ نەبوو ڕێگای شارێک سەرجاددا یعنی دەبێت ئەمە قابلی قبول نەبێت چونکە ئیتر ئەم دەسەڵاتە نایەوێ کە هاوڵاتی خاوەنی هیچ بێ بەردەوام خەڵک بخەنە ژێر هەژمونی خۆیانەوە بە ئارزوو خۆیان موچام دەنە ڕۆژە ڕۆبع موچە ڕۆژە نیو موچە ڕۆژە بە 3 مانگ جارێک موچە لەبەر ئەوە دەبێت خەڵک وشیار بێەوە هەم حیزبەکان خۆیان بێنە ئەو 6 لایەنە هوا پەیمانە بەڕاستی هاوپەیمانێکی حەقیقی ڕاستەخینە دەبێت هەر جەماوەری هەر هەمویان بێن لەسەر جادۆ مەسئولەکانیان بەرپرسەکان یەکەمیان پێشیان کەونیانی ناکرێت ئیتە چاوپۆشی لێ بکرێت بەڵام وەکو ئەو 4 لایەنە بڕێتەندا تا دوانگە و مثلا نەتیجێ قبول نەکەن ئەو سەختەکاری ئەو 4 لایەنە کە باس 6 لایەنن بەڵام باسی 4 لایەن دەکرن کە کورسیان هەیە بەڵام هەمویان لەسەر ئەوە کۆکن بەردەوام بن ئێستا مەجال ماوە ئێستا هیوا ماوە بۆی کە نەگاتە ئاسی توندوتیژیوە تا ئێستا ئەمە ئەم کاردانەوەیە کاریگەری خستە سەر پەرلەمان و پەرلەمان کۆ بۆ بڕیاریدا لە ساعت 10 دەنگەکان ئەژمار بکرێتەوە کە جاران هیچ کۆمیسیۆن نەدەچۆژێت ئەو بارەوە لەبەرەوە ئەمە هیوایەکی باشن بابزانین ئەمە دەگاتە کوێ ئایا ئەگەم ئەمە بەدڵی خەڵکە ئەمە ڕاستە فێڵ ناکەن لە مەشە ئەگەر ئەمە بەدڵی ئەو 6 لایەنە نەبوو ئەم هاوپەیمانی نەبوو دەبێت بەردەوام بن بە جۆرێکی تر نابێ واز بێنانی چونکە ئەمە واسێنان لەمە یعنی ئەوە تۆ هیوای میلەتێک دەکوژی هیوای گەلێک دەکوژی ئێمە ئەم حیزبانەوەیان کردووە کە بەڕاستی میلەتی کورد لە بەر چاوی وڵاتانی دنیا هاوپەیمانەکانمان ئەوەندە ناشرین بووە زۆر بایەخی نەماوە بۆ ئەم میلەتە ناکرێت بەم شێوەیە ئەم دەسەڵاتە کە لە هەردوو لە کۆمەڵی خەڵکن کە خاوەن کۆمپانیان و کە خەریکی دزینی سەرۆت و سامانی ئەم وڵاتەن هەموو خەڵک چاو لە دەستی ئەوانکە بۆیە دەبێت ئەم 4 حیزبانە بەجددی بێنەمێ بەس ئەوەی کە سەبارەت بۆی کە تەزویر کاریگەری خراپی لەسەر پرۆسی سیاسیە ینی بۆ ناوبەرەی کە تەزویریان کردووە دەڵێن لێکۆڵینەوە لە تەزویر کارگەری خراپێ هەی بە بۆ چوونیەوە تەزویر کارگەری خراپی لەسەر پرۆسی سیاسی تەزویر پرۆسی کاریگەری خراپەیە ئەگەر تەزوید نەبووایە ئەگەر ئەوان بڕوان بە پرۆسی دموکراتی هەیە ئەگەر ئەوان بڕوان بە هەڵبژاردن هەیە ئەگەر ئەوان بڕوان بە دەستکردنی دەسەڵات هەیە ئەگەر ئەوان ڕاز دەکەن تەزویریان نەکردو ئێستا خۆیان دەبێت بێنداوا بکەن کە سنووقەکان بە دەسەشمارکردن ئەو کاتە نەخەڵک گلەی دەبوو نا حیزبەکانیش گەلیان دەبوو نای کەس گلێدەوە بەڵام ئێستا ئەوانن کە هۆکاری ئەم هەموو پشێویان ئەوانن کە هۆکاری ئەوەن پرۆسی سیاسیان پەخستووە ئەوانن کە خەڵکیان بە ئومێد کردووە نەک ئێمە کە نەک لایەنەکانی ترکە دەنگەکانیان دزراوە بەڵێ سوپاس دەکەم ماوەستا ڕزگارەکە بگەڕێم وڵای بەڕێز بە بۆ چوونی ئێوەش سەبارەت بە مەسەلەی پرۆسەی تەزویر و کارگەری خراپی لەسەر پرۆسەی سیاسی ئێستا ئەوە دەڵێن تەزویر کاریگەری خراپترە مەسەلانێ تەزویری کردووە دەڵێن هەڵۆشانەوە کاریگەری خراپترە کامیان بۆ ئایندەی عێراق زۆر مەترسیدارن بۆ پەیوەندیەکانی هەرێم و بەغداش مەسەرەن ئەگەر نوێنەری ساختە بچێتە پەرلەمانی عێراق و بۆ خەڵکی کوردستانیش مەترسیدارە گومان لەوەدانە کە مەسلەی هەر نوێنەرایەتێک کە بە تەزویر بچێتە هەر ناوەندەیەک بە تەکید ئەو نوێنەرایەتێکی ڕاستەقینە نابێت ئەوە یەک دوو ئەگەر بێت و تەزویر و ساختەکاری لە پرۆسەی دەنگدان کە پرۆسەی دەنگدان یەکێکە لەو پرۆسانەی کە ئومێد بۆ خەڵک دەژێڕێتەوە دوای ئەوەی کەوا هەر هێزێکی دەسەڵاتدار لە ماوەی ڕابردووی دەسەڵاتی دانەیتوانی وەکو پێویست خزمەتی هاوڵاتیان بکە و هاوڵاتیان لێ بێزار بوون هاوڵاتیانی عێراق بەتێکرا بە تایبەتی شەوانێکەوە لە محافەزەکان و لە پارێزگاکاندا دەسەڵاتیان هەیە و لە هەرێمی کوردستانیش دوو هێزی دەسەڵاتدارمان هەیە ئەوانە هاوڵاتیانیان بێئومێد کرد ئەو کاتە
ئومێدێکی گەورە بۆ گۆڕانکاری لە واقعدا و لەو هێزە دەسەڵاتدارانە کە لە ڕابردوودا خەڵکیان بە ناشایستەیی ژیاندووە لە ژیانێکی ناگوزەر و ناشایستەدا ژیانی ئەو خەڵکیان دابین کردووە و ئیدارەی ئەو خەڵکیان کردووە و حکومڕانیان کردووە ئەو کاتە سندوقەکانی دەنگدان و وێزگەکانی دەنگدان دەبێتە ئومێدی گەورەی خەڵک لەبەرەوە ساختەکاریکردن لەو ئومێدەدا بەڕاستی و کاتە بێ ئومێدی دروست دەکات بێ ئومێدبوونی خەڵکیش کارەساتێکی گەورە بە دوای خۆیدا دێنێکەوە هێزە ساختەکارەکانی دەنگدزەکان لە ڕاستیدا لێ بەرپرسن ئەوەش کارێکی زۆر خراپە کۆمەلگا پێویستە هەمیشە لە ئومێدی بەرزدا بژی و خەڵکی بێ ئومێد نەکرێ ئومێد بە گۆڕانکاری هەر هێزێک لە دەسەڵاتدا بێت لە ڕاستیدا پێویستە زەمینە بسازێنێ بە تایبەتیش ڕازگۆ بێت لەگەڵ ئەو دروشمانی کە بەرزی کرۆتەوە کە ئاشتیە ئازادیە دیموکراسیە تەداولی سوڵتەیە بە شێوەی سلمی لە نێوان هێزە سیاسیەکاندا ئەوانە لە ڕاستیدا ئومێد بۆ خەڵک دەجێڕنەوە بێ ئومێدکردنی خەڵک کارەساتی گەورەی بەدوادا دێت بۆیە ئەو کەمە مەترسیەی کە زیاتر فوی پێدا دەکرێت و زیاتر گەورە دەکرێت لەلایەن ئەو هێزانەی کە ئەمڕۆ بەرژەوەندیان لەو ساختەکاریەدا هەیە زۆر کەمترە و لەوەی کە لە ئەنجامی بێئومێدیدا خەڵک پەنابەرێتە بەر هەر شتێکە ئەو کاتە هێزە سیاسەکانی ئەمڕۆ گۆڕەپانی سیاسی نەتوانن کۆنتترۆلی بارود پێمان وایە بە تاکید ساختەکاری زیانی خراپترە لە ئەوبار بەڵێ ئەو مەترسیەکەوان باسی دەکەن مەترسینیە بۆ سەر پرۆسەی سیاسی پێ دوایە مەترسیە بۆ ئەو کورسیانەی کە بە تەزویر بەدەستیانێنەوە گومان لەوەدا نییە کە ئەگەر هێزی سیاسی بەتوانابێت لە گۆڕەپانەکەدا قەت نابێت لە چەسپاندنی دادپەروەری قەت نابێت لە چەسپاندنی ڕازگۆیی قەت نابێت لە مەسلەی چەسپاندنی یاسادا سڵ بکاتەوە و ئەوە لە زەریری خۆی بزانێ هەر هێزێک ئەگەر بێت و چەسپاندنی یاسا و چەسپاندنی دادگەری لە بەرژەوەندی نەبێت دیارە ئەم هێزە هێزێکی ستەمکارە هێزێکی خۆسەپێنە هێزێکە کە بەرژەوەندی خۆی نەبێ خۆپەسەندی نەبێ هیچ شتێکەی لە هەگبەدانە لەبەرەوە بە تاکید ئەو هێزانە لە چاوچنەوەکیان لە بەرژەوەندی تایبەتەکانی خۆیانە ئەو ترسە و هەمیە دروستەکەن لەسەر واقعەکە ئایژینە بێئومێدکردنی خەڵک و بێئومێدکردنی خەڵک لە پرۆسەی دەنگدان و لە پرۆسەی تەداولی سوڵتە بە شێوەیەکی سلمی کارەساتی گەورەتر دەخڵقەنێ وەک لەوەی کە بە شێوەیەکی سلمی هەوڵ بدرێت ئەگەر ساختەکاری کراوە بە شێوەی یاسایی ساختەکاریەکە لا ببرێت و دەنگی حەقی خەڵک بۆ خۆی بگەڕێت. بەڵێ تا چەند مامۆسان پرۆسەی کێسە لە پەرلەمانی عێراقەوە بڕیاری لەسەرداوە بۆ ڕاستکردنەوەی پرۆسەی تەزویر لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیشە بۆ ئەوەی کە ئەگەر کاریگەری هەبێ و نوێنەری ڕاستەقینە بچێت بۆ بەغدا لە داهاتوودا مەسەرەن کار بکات بۆ جێبەجێ بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە هەیە ینی ئەم پرۆسە ڕاستکردنەوەی پرۆسە تەزویرە چ کاریگەرێکی لەسەر مەسەلەی خەڵکی کوردستانیش دەوێت؟ بە دڵنیایی کاریگەری ڕاستەخۆ و ناڕاستەخۆی دەبێت. کاریگەری ڕاستەخۆیەکانی ئەوەیە کە خەڵک بە ئیرادەی خۆی نوێنە ڕاستەقینەکانی خۆی دەنێرێ بۆ بەغدا بۆ ئەوەی شەڕی بەدەستێنانی دەستکەوتەکان و داهاتەکانی بۆ بکەن ئەوانەی کەوا هێزە دەسەڵاتدارەکان و گەورە زلێزەکانی کورد لە ڕابردوودا نەیانتوانەوە بیکەن خەڵکی کوردستان دەیانەوێت هێزی نوێ تاقیبکەنەوە خەڵکانی نوێ بنێرن بۆ ئەوەی کە بتوانن شەڕی دەستکەوتەکانیان لە بەغدا بۆ بکەن. ئەوە لەلایەک ڕاستەخۆ بە شێوەی ناڕاستە خۆش کاریگەری لەسەر هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان و گۆڕانکاری لە هاوکێشەی سیاسی و هاوکێشەی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا دەبێت. بۆیە بە تاکید گەڕانەوەی دەنگی حەقی خەڵک بۆ خۆی کاریگەری لەسەر خزمەتی خەڵک دەبێ بە هەردوو ئاراستەکە. بەڵێ سوپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە. بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی
گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کاریکەی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەوەی بیناو پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی ماوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. برنج و ڕۆنیقو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنیقو هەڵبژێرە. برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنیقو بەکاربێنە. برنج و ڕۆنیقو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە گەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ خۆت بۆ ڕناژیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێی خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مالایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆساگەر بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ڕۆڵی کۆمیسیۆن دوای و بڕیارانەی پەرلەمانی عێراق پێ دوای چۆن مامەڵایەن لەگەڵ دەکە چووکە بڕۆ بەرپرسێکی کۆمیسیۆن باسی لەوە کردبووە گەر نەتیجەی هەڵبژارن هەڵبوەشێتەوە عێراق بەرە و شەڕی ناوخۆ دەڕوات. پێ دواییشی کۆمیسیۆنەوەی کە لێکۆڵینەوە بکە یاخود لێدوانی لەو جۆرە بدات. کۆمیسیۆن خۆی بەشدارە لەم یعنی ئاگای لەم تەزویر و ساختەکاری هەیە ئەگەر خۆشان بەشدار نەبن ئاگیان لێ هەیە ئەوان ترسی ئەوان هەیە ئەگەر ئەمە هەڵوەشێنرێتەوانێ جارێ لە پێش هەموو کەسێکەوەی تووشی بەرپرسیارەتی و لێپرسیەوە دەبێت ئەندامانی کۆمیسیۆن خۆیانێ بۆیە ئەمە ئەڵێن لە پێشەوە و ئەمان ئەنجومەنی دادوەری بڕیاریدا کە
ئەبێ گوێ لە سکاڵای لایەنەکان بگرن ئەدا تا ئێستا پەرلەمانیش داوای کرد حکوومەتیش داوای کرد بەڵام وەڵامیان نەدانەوە داگوری مە سەربەخۆین تۆ لە کاتێکا سەربەخۆی کە بالفعل سەربەخۆبی بەڵام تۆ هاتووی تەزویرت کردو تۆ بەشداری لە پرۆسی تەزویرکردن تۆ هاتووی ئەم هەموو سکاڵانە نێراون بۆ بەغالەبری لە بری وەڵامی سکاڵاکان بدەنەوەوان دەچن ئیعلانی دەکەن تۆ مەفروضە بە سکاڵاکەی خەڵ ئەو لایەنە سیاسەتەدا بچێەوە شتێکت بۆ حلێ حاڵی ببێ وەڵام تۆ سەیری هیچ سکاڵایەکن نەکەوت دوۆ ئیعلانی دەکەی کەواتە تۆ خۆت بەشێکی لەو تەزویرە لەبەرەوە کۆمیسیۆن بەرپرسیارە لەو مەسەلەیە و ترسی ئەوەی هەیە ئەگەر ئەمە ئەم تەزویرە بەم ئەژمارکردنەوە ئاشکرا بێنە چونە ژێرباریەوەی کە لێ کۆڵنەوە بکەن ترسیان لە ئایندەی خۆیان یەکەمشن لە ئایندەی خۆیانەوەانە کۆمیسیۆن هەر بەهەش شێوەیە بێ ئەوانە بەشدارن لەم پرۆسەیە جا بە ئیعازی ناوخۆ بێ بێ ئیعازی وڵاتان نوێنەری بوون نوێنەری ئێوەشی تێدایە ینی ئەو ڕۆڵی چییە لە نوێنەری ئێمە تێدا بوو نوێنەری ئێمە تێدا بوو ئێستا لایەن بردووە تەنانەت نانێش پاسەوانەکانیش ببنانێش پێێتە ژووری کۆمیسیۆنەوە چونکە کوتیان تۆ ئەسراری کۆمیسیۆنت بردوێتە دەرەوە چونکە ئەو داوای دەکەکە لە هەمویان چاکتر هاتە مەدانەوە کە داوای دەکەت کە بابێ سکاڵای خەڵک بە هەند وەرگیرێ و ئێمە ئەوە بکەین بەڵام ئەوان وەڵامی ئەویان نەدەدایەوە ئەویش قسەی کرد ئێستا تەرجمیدیان کرد تەزمیدیان کردو بە فەرمی کۆمیسیۆن تەزمیدیان کرد بۆ ماوەیە کە ئیتر نازانین لە ئێستادا چۆن دەبێ بەڵام سعید کاکەی دەوری خۆی بینیوە خۆزگەی ئەوانی کۆ بڵێن دەوری خۆی بینیوە دەوری خۆی بینیوە کە ئاشکرای کرد کە کۆمیسیۆن ناوێ بە ئەو سکالانادا بچێتەوە کۆمیسیۆن گوێ بۆ داواکانی لایەنەکان ناگرێت کۆمیسیۆنە دەیەوێت ئەمە دیزە دەرخۆنەکە کۆمیسیۆن ئەوەندەی ترسی خۆی هەیە لە ترکە دەڵێ بارودۆخەکە خراپ دەبێت بارودۆ خراپ نابێت بارودۆخی خۆیان خراپ دەبێت خۆیان لەوانەیە سزا بدرێت با یعنی ئێستا لە بریەوەی کە لێ کۆڵنەوە لە سکاڵاکە بکەن سزای ئەندامی ئەنجومەنی کۆمیسیۆن خۆیان تەزویر وەستاوە ناقانونی کردو ئەسراری کۆمیسیۆنی بردوێتە دەرەوە باشە بەڵام وتنی حەقیقەت ئەوەی ئەو توێتی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە لە بەرژەوەندی ئەوانەیە دەنگەکانیان دەزراوە لە بەرژەوەندی لایەنە سیاسیەکانە بەڕاستی بەڵێ ئەوە پێتامە بارکی خۆی هەڵساوەکو پێم وایە ئەو بەتەنیا هەروەندەی پێکراوە بە ئەرچی خۆی هەستاوە چونکە ئەوە بەتەنیا هەر ئەوەی پێکراوە بەڵێ بەس وەکو کاری داهات و پێ دوێت تا چەند پێویستە مەسەرەن لێپرسینەوە لەم کۆمیسیۆنە بکرێت کە ئەم مەسەرەن ئەم بارەنا جێگیرەی دروست کردووە بێ متمانەیە کە تا ئێستا لێکۆڵنەوەیکی جدی ناکات ئەوەی کە ئومێدی گەورەیە ئەگەر ئەم پیاچوونەوەی ئەم سنووەخانە بەڕێک و پێشی پیا بچنەوە ئەژمار بکرێن بەدەست و لەمە شافێڵ لە خەڵک نەکەن دەرکەوت ئەمە تەزویر کراوە ئەو کاتە دەبێت لێپرسینەوە لە پێش هەموو کەسێکەوە لە کۆمیسیۆن بکرێت چونکە ئەوان هۆکاری ئەوەن کە ڕێگان نەداوە لێکۆڵینەوە بکرێت لە ئەوڵەوە ئەوان کە ڕێگان ئەخوان جوجویان بۆ سکاڵای کەس نەگرتووە سکاڵاکانی خستوتە تەنەکەی خۆڵەوە خۆیان بڕیاریان داوە یعنی تۆ سکاڵا 200 سکالا لەو هێزە مەدەنیانی کە سەرپەرشتی پرۆسەی هەڵبژاردنیان کردو دەڵێ ئێمە چەندی سکالامان نردووە 200 سکالامان نردووە لە بریوەی وەڵامیان بدەنەوە ئەوان چون ئیعلانیان کردو نەتیجەکان بەخەڵەوە بەڵێ سوپاس دەکەم ماوە سەرزیاد بگەرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێستا لە پەرلەمانی عێراقا پرۆژە یاسایەک ئامادەکراوە بۆی کە ئەنجامی هەڵبژاردنەکان هەڵبوەشێتەوە کۆمیسیۆنیش لێپرسینەوەی لەگەڵدا بکرێ پێتان وایە دەتوانێت تەنگاوی داهاتوو ئەو هەیە چوارێزە لەگەڵ هێزەکانی دیکەی عێراق زیاتر ڕوبەڕووی ساختەکاری ببنەوە؟ بەڵێ گومان لەوەدانە کە پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی ساختەکاری و هەمیشە پرۆسەیەکی بەردەوامە لە هەر پرۆسەیەکی دەنگداندا هێزە دەسەڵاتدارەکانەوانەی کە بەرژەوەندیان لە ساختەکاریدا هەوڵی ساختەکاری خۆیان دەدەن هەر جارە و بە شێوازێک هەوڵی ساختەکاریان داوە لە ڕابردەوە تا ئێستا هەر جارە و مۆدلێکی ساختەکاری دادێنن لەبەرەوە پرۆسەی دژوەستانەوە دژی ساختەکاری ئەوە ئەرچی سەرشانی هەموو هێزێکی سیاسی دوور لە ساختەکاریە کە بە زۆریش خۆی لە هێزە سیاسیان نەیارەکاندا دەبینێتەوە لەبەرەوە ئەوەیەکە لەو ئیشانەی کە پێویستە بکرێت بە تایبەتش کە ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ماوەی یاسایی تەشریعی ماوە و ماوەی یاسایی دەرکردنی قەراری ماوە دەتوانێت بە دواداچوون بکات و لە هەمان کاتیشدا
کۆمسیۆنی باڵا ڕاستەوخۆ جهتێکە ڕاستەوخۆ لەژێر هەیمەنەی پەرلەماندا و ڕاستەوخۆ قرارەکانی پەرلەمانی عێراقی بۆ ئەنجومەنی کۆمسیارانی عێراق ملزیمن لەبەرەوە دەتوانێت ڕوبەڕووی ئەو ساختەکاریانە بێتەوە کە لەو هەڵبژانەدا کراوە بۆ داهاتوش بەرنامەدا بنێت بۆ ئەوەی کە ڕێگری لە هەر ساختەکارێک بکرێت کە هەوڵی ئەنجامدانی دەدرێت. بەڵێ بە بۆ چوونیەوە ئەگەر ئەم پەرلەمانەش نەتوان لێ بچینەوە لەم کۆمیسیۆنە بکات دەبێت پەرلەمانی نوێ کار بکات بۆ کۆمیسیۆنێکی نوێت بۆی کە ئەو ناڕزایەتیانە دووبار نەبنەوە ئەم دەستکاری دەنگی خەڵک نەکرێت. بەڵێ بە تەکید لە ئەرکە سەرچەکانی پەرلەمان ئەوەیە کە بتوانێت زمینەی جێبەجێکردنی یاساکان و بەدواداچوون بۆ جێبەجێکردنی یاساکان کە دادگەری سیاسی و کۆمەڵایەتی و ئیداری بۆ کۆمەلگا فراهەم دەکاوێکێکە لە ئەرکە سەرچەکانی وەکو پێشیش باسم کردێکێک لە وێزگە گرنگەکانی ژیانی سیاسی لە هەر ناوەندێکدا بۆ هاوڵاتیان و بۆ هێزە سیاسەکان بریتین لە پرۆسەکانی دەنگدان لەبەرەوە ئەرکی پەرلەمانە کە لە داهاتوودا هەوڵدا بۆ تەشکیلکردنی کۆمسیۆنێکی باڵای سربەخۆ ئەگەرچی لە ڕاستیدا سربەخۆبوون بە کارێکی ئەستەمە و ناڕەحەتە لە واقع سیاسی کە هەیە بە تایبەتشکە لە ژێر هەژمونی جۆرا و جۆری سیاسی ناوخۆی و دەرەچیدایە بەڵام دەبێت لە ڕاستیدا ئەو کۆمسیۆنی باڵایە هەوڵداد پرانسیپەکانی خۆی بە شێوەی سربەخۆیی ئەنجامداوە بە شێوەی دادگەرانە و یاسایانە ئەو پرانسیپی جێبەجێکردنی هەڵبژانەکان بەو شێوەی ئەنجامدا لە ئەگەری ئەنجام نەدانی هەر پرۆسەیەکی هەڵبژاردن بەم شێوازە لە ڕاستیدا دەبێتە ژێرباری بەرپرسیارەتی یەکەم هێزێک کە دەکەوێتە ژێرباری بەرپرسیارەتی ساختەکاری بریتین لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان. لەبەرەوە پێویستە پەرلەمانی ئێستاش و داهاتوش کا لەسەر دروستکردنی کۆمسیۆنێکی باڵای ئەوتۆبدا کە خاوەنی قەرار بێ و بە دەربێ لە هەر هەژمونێکی دەرەکی و ناوەچی و بە شێوەیەکی پرۆفیشناڵانە کاری خۆی و ئەرچی سەرشانی خۆی ئەنجامدا هەڵبژاردنێکی پخت ئەنجامدا لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردن لە هەر ناوەندێکدا لە ڕاستیدا هێزی دۆڕا و هێزی براوە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هێزە ئەو هێزانەی کە نایبنەوە یاخود ئەو هێزانەی کە دەدۆڕێن لەوانەیە هەمیشە سکاڵایان هەبێ لەوانەیە ئەو قسەی ئێستا بکرێت بەڵام پێویستە بەڕاستی کۆمسیۆنی باڵا بەجددی بەدەم سکاڵاکانەوە بێ لە ئەگەری بەڕازگەڕانی ئەو سکاڵانەی کەوا هێزە سیاسەکان تەقدیمیان کردووە پێویستە هەڵوێستی هەبێت و هەوڵدا ئەنجامەکان پەلە نەکات لە ڕاگەاندنی ئەنجامەکان بە تایبەتیش ئەگەر سکاڵا دژی ئەنجامەکان هەبێت و لە هەمان کاتیشدا ئەگەری ساختەکاری ئەگەرێکی حتمی بێت و بەڵگەی حاشا هەڵنەگری لەسەر بێ ئەوە یەکێکە لە ئەرکە سەرچەکانی پەرلەمان لە داهاتوودا. بەڵێ بە سەبارەت بەوەی کە ئەگەر ئەم پرۆسە تەزویرە ڕاز نەکرێتەوە بۆ نمونە بڕیارانەی پەرلەمانی عێراق کاریگەریان نەبوو پێ دوایە حکوومەتێک یاخود پەرلەمانێک لەسەر بنەمای تەزویر پێک بێت حکوومەتێک لەسەر بنەمای تەزویر پێک دێت دەتوانێت هیچ بکات. گومان لەوە دانیە وەکو دقیقێ مابوونی على الباطل فهو باطل هەر شتێکە لەسەر بەتاڵ بینا بکرێەوە بۆ خۆشی باتڵە ئەو کارانش کرێکە باتڵە لە ڕاستیدا ئەوەی کە مەترسی گەورەیە سەرکەوتنی ئیرادەی ساختەکاری لە واقعدا ئەوە دەستی هێزەکانی تریش دەکاتویان هەر هێزێکی تر بۆ هەوڵدان و تەقالاکردن بۆ ئەوەیکەوە لەو پرۆسانەدا هەوڵی ساختەکاری بکات ئەوەیکەوە جۆرێک لە قەناعەت بێ ئەوەیکەوە دژی دەوەستێتەوەکو ئەو هێزانێک کە ئەمڕۆ لە بەرەیەکدا خوان دەبینەوە دژی ساختەکارین دەبێ هەمیشە لە هەوڵی ئەوەدا بن بە هیچ شێوەیەک لەو شێوانەی کە تا ئێستا جێبەجێ کراوە تا ئێستا ئەنجام درراوە ساختەکاریان بەرامبەر نەکرێت. ئەوە لە ڕاستیدا کارێکی دوور لە یاسایە دوور لە دامەزراوی حکومی و فەرمیە لەبەرەوە ئەم حکوومەتێکەوە لەسەر بنچینەی ساختەکاری دروست دەبێت ئەو پەرلەمانێکەوە لەسەر بنچینەی ساختەکاری نوێنەرەکانی تێیدا بەشدار دەبن قەرارەکانی هەمیشە لە سەرچاوەیەکەوە سەرچاوەرەگرێت کە ساختەکاریە و هەمیشە بیر لەوە دەکرێتەوە کە هەر قەرارێک هەر بڕیارێکە لە بەرژەوەندی ئەو هێزە بێت یان ئەو هێزانە بێت کە ساختەکاریان ئەنجام داوە ئەو جۆرە قەرانە باری
پارێز پێ بکەن و ئەو حکوومەتەی لەسەر بنچینەی ساختەکاری تەشکیل دەکرێ هەوڵەدا بۆ جێبەجێکردنی و قەرارێنکەوە لە بەرژەوەندی هێزە ساختەکارەکاندان لەبەرەوە بە شێوەیەکی نایاسایی فەوزایەکی ناگوزەر لە واقعەکەدا دروست دەبێت و بە شێوەیە کە ژیانی هاوڵاتی تێدا دەبێتە سوتماک و هاوڵاتی بێئومێد دەبێ لە ئەگەری سەرکەوتن یاخۆت سەرکەوتنی ئیرادەی ساختەکاری ناوەندێکدا. بەڵێ سەبارەت بەوەی کە ئەگەر ئەم پرۆسی ڕاز نەکرێتەوە بۆ نمونە لێرە دوی ئەس بڕۆن بەدەنگی لایەنەکانی تر ئەم نوێنەرای پێ دوای نوێنەرایەکی ساختە دەبێت و ناتوانێت لە عێراقدا هیچ بۆ خەڵکی کوردستان بکات ئەگەر ئەم پرۆسە تەزویرە ڕاز نەکرێتەوە دەنگ بۆ ئەو لایەنە نەگەڕێتەوە کە دەنگیان دزراوە. هیچ گومان لەوە دانیەکەوە هەم کۆی فراکسیۆنەکە کە بە ساختەکاری حەقی نایاسایی خۆی وەرگرتووە بە حەقەکە نایاساییەکە بەدەستێناوە و لە هەمان کاتیشدا ئەو نوێنەرانێکەوە چونکە سکاڵاشەیە و قسەشەیە لە ناو کاندیدانی ناو ئەو قایمانێکەوە بە ساختەکاریش بڵین دەنجی هەوڵیاندا و دەنجی زۆری نەبۆ خۆیان مسۆگەر بکەن ئەوانیش بە هەمان شێوە لە ناو خۆیاندا کاندیدەکانیش زۆرێک لە سکاڵایان هەبوو لەسەرەوەی کەوا ساختەکاری لە دەنگەکانی ئەوانیش داکراوە لەبەرەوە هەر کاندیدێک هەر نوێنەرێکەوە بە دەنجی حەقیقی و بە دەنجی ڕاستەقینەی جەماوەر نەچێتە ناوەندێک ناتوانێت خزمەتی جەماوەر بکە خزمەتی ئەو هێزە دەکات کە بە ساختەکاری گەیاندوێتی ئەو شوێنە لەبەرەوە ناتوانێت نوێنەرایەتی ڕاستەقینە بکات. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا ساڵح سەبارەت بە هەنگاوی داهاتووی چوارلایەنە کە پێ دوای جگەلەوەی کە بۆ نمونە ئەو هەنگاوانەی پەرلەمان هەیە هەنگاوی تریش دەبێت بۆ گێڕانەوەی دەنگی دەزراو. وەڵا من پێم وایە ئەو چوارلایەنە و لەگەڵ لایەنەکانی تر باشترین هەلێکی مێژووی هاتوۆتە پێشەوە کە ئەو لایەنانە دەژێت لەسەر بەرنامەیەک ڕێکەون و بە یەکگرتووی بمێننەوە و هەر بە یەکگرتوویش پچنە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە و زۆرینەی خەڵک من یەکێکم لەوانە پێم باشە هەر بە یەک لیستێشدا بەسن چونکە هەتا بەم شێوەیە بە پەرتی بچنە ناوە گەر بڵێم بزوتنەوەی گۆڕان 24 کورسی گەر 6 کورسی تریش زیادکە هەر نابێت بە زۆرینە تۆ دەبێت زۆرینە دروستکەی لە پەرلەمان زۆرینە بەچی دروست دەبێت بەوەی ئەم حیزبانە هەتا هەواپەیمانێکە فراوانترکەن بۆی ژمارەکە زۆر بێ ئەو کاتە کە تۆ بۆی بە زۆرینەی پەرلەمانت بەدەستێنە ئەتوانی هەموو شتێک بۆڕی بەڵام بەم شێوەیە ئێستا ئەم دوو حیزبە لەبەرەوەی فێرن هەر بە ساختەکاری لە هەموو هەڵبژاردنەکاندا هەر ساختەکاریان کردووە تەزویریان کردووە بەردەوامیش دەبن لەوە چونکە ئەوان دانوێت بمێنەوە بۆ بەرژەوەندی خۆیان و دڵنیاشتان دەکەمەوە ئەوانە هەردوو لایەن کە دەچن بۆ بەغا هەرگیز بیر لە بەرژەوەندی میلەتەکە ناکەن و بڕۆ ئێستا شەڕیانە ئەوەندەی لە جیاتی بیر لەوە بکەنەوە بەرژەوەندیەکانی کورد داواکانی کورد جێبەجێکان سەیری کە هەر بە دوای پۆستەوەن ئەویان دەڵێ سەر کۆماری ئێمەیەوان دەڵێ فلانشت بۆ ئێمە ئەویان بەجیاچێ ئەمیان بەجیاچێ پارتی لەوە پێشدەیوت حکومەتی عێراقی ئیفلاسی کردووە ئێستا ئەچن کوڕنووشیان بۆ دەبن دوژمنیان مالیکی بوو ئێستا یەک دەگرن سەیری کە چۆن کە دەچن پێشوازیان لێ دەکەن شانی ئەو ماز دەکەن لەبەر ئەوانە نوێنەری کورد نین لە باغا داوای یەکریزی دەکەن بەڵام لە کوردستان بەم شێوەیە تەزویر لە خەڵک دەکەن لەبەر ئەوە هیچ ئومێدێک نییە و هەرچی دەیڵێن ڕاز نییە تاکە ڕێگا بۆ ئەم شەژلایەنە ئەوەیە کە بە یەکگرتووی بمێنەوە و کارێ بکەن کە ئومێدێک بە خەڵکی کوردستان ببەخشن و خەڵکی کوردستان وا لێ بکەن لە ڕێگای میدیاکانیانەوە حتا میدیاکان وا لێ بکەن کە تەبعاً لە یەکەوە نزیک بن و بۆی هانی خەڵک بدەن کە بە یەک دەنگ بچن بۆ دەنگدان و هەوڵدەن کە کۆتایی بەم دەسەڵاتە بێن بەزم هەوڵانەی وەکو چوارلایەنەکە بۆ کێسا دەدەن بۆ ڕیسواکردنی تەزویر لە هاسی عێراق لە هاسی دەرەوە بۆ یەکەم پرۆسە تەزویرە لە هەڵبژاردنی کوردستان دووبارە نەبێتەوە بە دڵنیاییەوە پرۆسی سیاسی لە هەموو دنیادا کە گەشتۆتە ئاسێکی وەر لە وڵاتە دموکراتیەکانیش لە پێشە ئەم مەرحەلانەی ئێمە بڕێوە ئێمە لەوە تقریبان ئەم جارەیە سا گەشتۆتە ئاستێ خەریکە تەزویر وای لێبێ جاران گویان نەدەدایە بەڵام سەیرێکی ئێستا هەموو وڵاتان سیاسەکانی دنیا هەموو هاتوونە سەر خەت کە ئەمە تەزویرێکی زۆر فاحش کراوە لەبەرەوە بە دڵنیاییەوە لە پەرلەمانی ئەم جارەی کوردستان کە دەکرێت هەتا ئەمریکیەکانیش وعدیان داوە ئەگەر ئەم جارەی هاوکاری تەواویان بچێداوە ئەمریکا کە هاتوون سەردانی بزوتنەوەی گۆڕانیان کردووی شتانی قسان لەگەڵ کردوتیانە ئێمە هەوڵی هاوکاری تاوەتان دەکەین چونکە گلەیان لێکراوە کە ئێوە هاوکاری ئێمە نین و ئێوە کە
بوون بە هۆکاریەوەی ئەم دەسەڵاتە بۆ شێوە بمێنێتەوە لەبەرەوە ئەم جارێک کە دێ لە جیاواز دەبێت لە هەموو جارێک زۆر بە کورتی ئێوەکو چوارلایەنە تا دو سەنگەر بەردەوام دەبن بۆ گەڕانەوەی دەنگکانتان سازش ناکەن هەتا ئەم کاتە هەمویان یەک ڕێیان هەیە و یەک بۆچوونیان هەیە و بەردەوامیشن هەتا ڕێگای یاسایی و قانونی و ئاشتی هەبێ هیچ ڕێگایکی ڕێگای قانونی ئاشتی یاسایی نێودەوڵەتی دوای ئەوە کە ئەمانە هیچ سەری نەگەر ڕێگای تر هەیە ڕێگای تر شەقام شەقام ڕێگای ناتون تیژی نیە بە هیچ جۆرێک ئێمە لە بیری ئەوەی دانی هەرچەندە هەندێک قسە و قسەڵەوە بەناوی بزوتنە گۆڕان دەکردانی و هێزی چەکار ئێمە دژی ئەوەی سپاس دەکەن زۆر سپاس بۆ بەڕێزان ساڵح حجازڵی جێگری سەرۆکی گشتی جڤاتی بزوتنەوەی گۆڕان کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مامی هەروە بەڕێز ڕزگار قادر ناوی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە ڕانیەوە لەگەڵ مامی سپاس بۆ بینەرانی مەرە سپاس باوکارن تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ